بەڵە خۆشەویستان دیارە ئێمە لەسەر ئەم پرسە و پرسی پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق بە دیاریکراوی گرنگی یەکدەنگی کورد و شاندی هاوبەشێکێتی و پارتی لە ئێستادا دەزانین کە لە بەغدادا ئەم شاندا چ ڕۆڵێک دەبینێت لەوەی زوو کاریگەری دروستکە لەسەر زوو پێکێنانی حکوومەتی نوێی عێراق پێویستە لایەنەکانی دیکەی کوردستان تا چەند ئەوانش لەگەڵێکێتی و پارتیدا یەکدەنگ بن هاوڕابن لەوەی کە بە یەکدەنگ بە یەک پاکێج بچنە نێو بەغداد بۆ داکۆکیکردن لە مافی کورد من لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەم لەگەڵ بورهان شێخ ڕەوف کە بەڕێزیان چاودێری سیاسین و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانمانە کاک بورهان سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت یەکسەر بزانم گرنگی ئەم شاندەی یەکێتی و پارتی کە لە ئێستادا لە بەغدایە گرنگیەکی لە چیا دەبینیتەوە؟ بەڵێ سپاس سەڵاو بۆ بینەرانی خۆشەویست بێگومان پێکێنانی وەفدی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی هێزێک و قووەتێکی گەورەیە بۆ پێگەی کورد لە بەغدادا بۆ ئێستا ئەگەر لە ڕابردوودا لە میدیاکانەوە گرە و لەسەرەوە دەکرا کە کورد تەبانی و ناکۆکی گەوریان هەیە لەسەر پۆست و لەسەر تیوانە بەڵام ئەم شاندە هاوبەشە بۆ خۆی وەڵامێک بوو بۆ هەموو ئەوانەی کەوا کورد یەکدەنگە و ئێمە هەمومان ئەزمموی ئەومانەیە یەکدەنگی کورد چەندێک پێگەی کورد بەهێز دەکات لە بەغا و پێکیان وڵی دەکات کەوا زیاتر داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن داکۆکی لەسەرەوە بکەن بەندەکانی دەستوری عێراق جێبەجێ بکەن دەستوری پێداگری لەسەرەوە بکەن کەوا مادەی 140 جێبەجێ بکەن مستحقاتی پێشمەرگە و خێراکردن دەرکردن و تەشریعکردنی یاساکانی نەوت و غاز مەزراندنی دام و دەستگاکانی دەوڵەتی فیدراڵی لە عێراق کە مەجلیسی ئیتیحادێکی لە پێگە گرنگەکانی بوو لە چەند ساڵی ڕابردوودا خۆیان لێ دزیوەتەوە لایەنەکانی عێراق هەموو ئەمانە خاڵی بەهێزی ئەم شاندن و لەلایەکی تریشەوە بوونی کورد بە یەکدەنگ ئەرکی لایەنە عێراقەکانی سوک دەکات ئەوەی لە جیاتی لەگەڵ دوو چەند لایەنێکی جیاوازدا دانووسان و توێش بکەن لەگەڵ یەک شاندی وی خاوەن بڕیاری کووردا کە بە یەکدەنگ لە بەغا ئامادەگی هەیە بوانیش ئاسانترەکەوەی کەوا زووتر بگەن بە میکانیزم و ئالیەتی گونجاو بۆ پێکێنانی کابینەی نوێ. باشە ئێوە ئەم حکوومەتی نوێی عێراقی ئەم جارە چ جیاوازێکی تێدا دەبیننەوە لە حکوومەتەکانی پێشووتر؟ بەڵێ پێکێنانی ئەم کابینەیە بۆ خۆمان دەزانین چۆنە ئەمە هەڵبژاردنەی کە لە دەی 2021 داکرا هەڵبژاردننی ئاسایی نەبوو هەڵبژاردنێکی پێشوەختە بوو لە ئاکامی بەبوون بەستگەیشتنی قەیرانەکانی عێراق خۆپیشاندانەکانی عێراقەوەی کە پێی دەڵێن تشرین لە تشرینی 2019 لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق سەری هەڵدا بوو کە عێراق گیرۆدەی کۆمەڵێک قەیرانی گەورە بوو کە ئیتر تەحمل نەئەکراوە خەڵکی عێراق لەسەر شەقامەکان بوون و کابینەکەی عادل عەبدولمەهدیان ناچار بەدەست لە کارکێشانەوە کراوە کابینێکی کاتی بە سەرۆکایەتی مستەفا کاظمی پێکێندا کەوا سەرکردایەتی قۆناغی ڕاگوزەر و ئینتیقالی بکە بۆی هەڵبژاردنێکی پێشوەختە بکە ئەمە وەڵامی ئەو داخوازیانەی خەڵکە خەڵکی عێراق هەموو دەزانین لە ماوەی ڕابردوودا و بە دیاریکراوی لە دوای 2023 و دوای 2005 نووسینەوەی دەستوری عێراقەوە ئەو کابینانەی کەوا حکوومەتانەی پێکهێنراون بەداخەوە بە تنی هەموو لایەنەکانی عێراق و بەشداری زۆربەی زۆریان لە ئاستی داخوازیەکانی خەڵکی عێراقدا نەبووە تووشی شکست و نەکسەی گەورەی بەسەر هاتووە لە بەڕێوەبردننی عێراقدا چی لە خزمەتگوزاری چ لە دابینکردنی ئەمن و ئیستیقرار چ لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە جێبەجێکردن دەستور هەموو ئەوانە ئەرکی ئەم حکوومەت و کابینە تازن کە ئێستا دەست بەکارە بنوە سبەینی پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە بۆی سەرۆکایەتی هەڵبژێری و دەستکە بە ڕێکارە یاسیەکان بۆی سەرۆک کۆمار و دواتر کابینە پێک بێنێ ئەرکی قورس و واجبی گەورەی لە بەدەندایە دەکرێت دواتر وەڵامی بمۆگە پرسیاری. باشە کاک بورهان دەزانین کە هەمیشە باز لە پێگەی کورد دەکرێت لە بەغدا پێویستە یەک هەڵوێست بن یەکدەنگ بن بەڵام ئەم یەکەم هەڵوێستی و یەکدەنگیە تا ئێستا چی بۆ کورد بەدەستهێناوە لە کابینەکانی پێشووتر و لەم جارەدا پێویستە کورد داکۆکی لە چه مافێکی کورد بکە و یەکێتی و پارتی دەزانین کە دوو حیزبی سەرەکین لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیشدا کە بە دوو حیزبی سەرەکیدا دەڕێن ئەمان پێویستە چۆن مافەکانی کوردەنگی کورد بگەێنن. بەڵێ بێگومان لە دوای 2023 و ڕوخانی ڕژێمی پێش و پرۆسی سیاسی کە لە عێراقدا سەری هەڵدا لە نووسینەوەی دەستورەوە ئەو پێگان و ئەو وێستگانەی کەوا کورد بە یەکدەنگ لە بەغدا بووە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەک دوو هێزی سەرەکی کە هەماهەنگ بوون توانیان دەستکەوتی گەورە بۆ هەرێمی کوردستان جێبەجێکردن و دەستوری نوێی عێراقدا هەموو
یاسا و واقع و خوارەی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقدا قینۆدا بەڕەسمی ناسێنرا و بەشێک لە یاسا و کەس نەیتوانێت نکوڵی لێ بکات چ لە پێشمەرگە و دواتر وەرگرتنی بەشە بودجەی لە 17 بۆ هەرێمی کوردستان نووسینی دەستور مادەی 140 زۆر هەنگاوی گرنگ بە هەماهەنگی ئەم دوو هێزە توانرا پیادە بکرێ بەڵام لەو کاتانەی کەوا درزوکەلێن هەبوو کورد پەرتەوازەی تێکەوە دەبینیمان پاشەکشەی پێکرا ویسیان و دەستکەوتانی بەدەستی کورد بەدەستی هێنا و هەرێمی ئێستا ئەم هەنگاوی کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی بە شاندێکی هاوبەش چوونەتە بەغدا ئەمە هەنگاوێکی دروستە لەسەر ڕێگەیەکی ڕاست کە دەکرێ جارێکی تر ئەو وزە و هێزانە وەربگینەوە ئەمە مەسجێکی گەورەیە بۆ هەموو هێز و لایەنە عێراقیەکان کە ئەمە ئێمەیەکی ئێمە پێداگیرین لەسەر مافە دەستوری یاسایەکانی خەڵکی کوردستان و مافانەی کە لە دەستورا جێبەجێکراوە کەس ناتوانێت نکوڵی لێ بکەوە ئەمە دۆکۆمنتێکی زۆر گرنگە بەداخەوە چەندە عەرەبەکان ئێستا لایەنە سیاسیەکانی عێراق کەم و زۆر ئەوەندە باسی دەستور ناکەن چونکەوە دەستور وەکو لە دایکی یاساکانە کەس ناتوانێت لەو نەخشەڕێگا و خێمەیەکە لە ڕابردوودا تاکیدیان نەکردەوە لەسەرەوەی کەوا لە چوارچەوەی دەستورەکەدا ئامادەن هەموو کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەرکردن دەبێت ئێستا یەکێتی و پارتی بە هەمان ڕۆحیەتەوە بە ڕۆحیەتی کە دەستوری عێراق کۆکەرەوەی عێراقیەکانە لەو چوارچەوەیدا بتوان هەموو مافە زەوتکراوەکانی خەڵکی کوردستان بەدەست بێننەوە پرۆسی سیاسی ئەکتیڤ بکەنەوە مافەکانی خەڵکی کوردستان وەربگرنەوە لە مەزاج و لە بڕیاری سات و سەودا و ئانی دەری بهێنن بێ بە موسسات و دامودەزگایە کە هیتر هیچ هێزێکی سیاسی نەتوانێت وەکو فشار و زەخت بەکاری بهێنێ یاری بە قوت و بە بودجەی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی کوردستانەوە بکات. باشە دەزانین کە ئێستا لایەنە سیاسی عێراقیەکان ئەوانی کە لە بەغدان هەریەکەیان هاوپەیمانێتیەکیان پێگەناوە لەگەڵەوەی کە لایەنی شیعە لێسادا بوون بە دووبەرەوە هاوپەیمانێتی کورد تا چەند گرنگە دەزانین کورد لە ئێستادا کە یەکێتی و پارتی ئەو ئامادە باشیان تێدا بوو بە یەکدەنگی چوونە لایەنی سیاسی دیکەیشەیە لەناو هەرێمی کوردستاندا کۆکردنەوەی ئەمانە لەژێر چەتری یەک هاوپەیمانێتیە تا چەند گرنگە بەڵێ زۆر گرنگەوە هەر لە سەرەتای ڕاگەیاندنی ئەم هاوپەیمانەت و ڕێکەوتنیەکێتی و نیشتیمانی کوردستان و پارتی و ئاماژەیان بۆش داوەکەوە ئەم ڕێکەوتنامە کراوێ دەکرێت لە داهاتوودا هێزەکانی تریش بێنە ژێر چەتری ئەم هاوپەیمانێتیەوە ڕاستێکی تریش هەیە لەسەر دەستوری عێراق لەسەر مافەکانی خەڵکی کوردستان لەسەر مادەی 140 ئەو هێزەکانی تری هەرێمی کوردستان بەوانەشیە کە ئۆپۆزیسیۆن من هیچیان ئەوان وەکو هێڵێکی سوورایە و لە کاتە گرنگەکان و لە ویزگە جیاوازەکانی ڕابردووشدا سەرە ڕای ناکۆتیەکان کورد لەسەر ئەو خاڵە گرنگان لەسەر ئەو هێڵە سوورانە هاودەنگ بووە دەکرێت بۆ لەمە و دواش بۆ چەسپاندنی دەستور بۆ وەرگرتنی هەموو مافەکانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان هەماهەنگی زیاتر لەگەڵ ئەو هێز و لایەناندا بکرێتەوە نوێنەرایەتیان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. باشە کاک بورهان لێسادا دەزانی وردە هاوپەیمانێتیەکان خەریکە سەر هەڵدەدەن هاوپەیمانێتیەکان خەریکە یەکلایە بێتەوە لە عێراقدا ئەمە تا چەند هۆکارێکە بێت بۆ ئەوەی کە زوو پێکهێنان یاخود حکومەتی عێراق زوو پێک بهێنرێت و دوانەکەوی لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و کۆبوونەوە و جۆرا و جۆرەکانی داکۆکیکردن یاخود ئەو بابەتانی کە پێویستە بە خەڵکی عێراقەوە بە زووی بچێتە بواری جێبەجێکردنەوە حکومە زوو پێک بهێنرێت. بەڵێ بێگومان ئەوەی پەیوەندی بە کوردەوە هەیەەوە دیارە ئەو دوو هێزە گەورەیەکێتی و پارتی لە بەغدان و شاندی هاوبەشیانەوە پێشتر باسمان کرد سونەکانیش لە هەمان کادا هەردوو فراکسیۆنی بەهێز ئەوەی تەقەدمی محەممەد حەلووسی سەرۆکی پێشوی ئەنجومەنی نوێنەران و ئەوەی عەزمیش کە خەمیس خەنجەر سەرۆکایەتی دەکات ئەوانیش لێک تێگەیشتنیان هەیە و بڕیارە هەرچەندە لەم لاولا هەندێک لێدوان دەدرێت کە ئەوانی درزیان تێگەڵی بەڵام تا ئێستا وەکو باز دەکرێت متتەفقن لەسەر ئەوەی کەوا ئەوانیش بە لیستێک و بە قەوارەیەک وەکو بە کاندیدێکی هاوبەشەوە بازداری ئەم دانووساندانانە بکەن بۆ هەڵبژار بۆ کۆبوونەوەی دوێنێ ببوورە سبەینەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان خۆی خلاف ناکۆچی گەورە لە ئێستادا لەناو ماڵی شیعەدایە ئەوەی شیعەکانە کە بوون بە دوو بەرەی جیاوازەوە بەرەی کەوا ڕەوتی سەدر سەرۆکایەتی دەکا و بەرەی ئیتاری تەنسیقی و چوارچێوەی هەمانگی کەوا لایەنەکانی حەشدی شعبی لە خۆی کۆکردووە کە دەوڵەتی یاسا و نووری مالێکی سەرۆکایەتی دەکات کێشە و ململانیەکان لە نێوان ئەواندایەوە باز لەوە دەکەن کەوا هێڵی سووری مقتدا سەدر لەسەر هەندێک لایەنی پێتان وایە ئەم ناکۆکیی نێوان ئەم دوو لایەنی شیعە تۆزێک لە دواخستنی حکومەتی عێراق یاخود پێگەێنانی حکومەت دوابخە؟
بەڵێ بۆ ئارامی و سەقامگیری پرۆسەی سیاسی لە عێراقدا ئەگەر ئەم دوولایەنەش هەماهنگ بوونایەوە ڕێبکەوتنایە بۆ پرۆسی سیاسی لە عێراقدا باشتر بوو لەوانەیە سەقامگیریەکی سیاسی لە عێراقدا بەهاتایەتە دیوە هاوکار وایە بۆ حکوومەتی کە دەست بەکارە بێ بەڵام خۆمان دەزانین لانی ئیتاری تەنسیقی ئەوانەی کە هێزی چەکداریان هەیە میلیشیاتیان هەیە ئەوانە دەتوانن سەرێشەی گەورە بۆ هەر حکوومەتێکی ئایندە لە عێراقدا دروست بکەن لەبەرەوە هەوڵێکی هەیەکەوە ئەوانیش لە چەند سەعاتی داهاتوودا هەوڵەکان سوڕپڕکراندەوە کە بهێنرێنە ناوی ماڵی شیعەوە بتوان ئەوانیش بەشداری پێ بکرێن سەرڕایەوەی خلافاتی گەورە هەیەەوە لەوە ناچێەوە ئاسانیش بێ لەبەر ئەوەی باسی دەکرێتەوە هێڵی سووری مقددا سەدر لەسەر نووری مالیکی و بەشداریکردن لە حکوومەتدا لەوانی ئەوە کێشەی گەورە و کۆستی بەردەم ئەو لێک تێگەیشتنەوەی بەڵام ئەگەر ئەوەش هەر بەو شێوە بەردەوام بێ لەوانەیە چوارچێوەی هەمانگی ئەوانی درزیان تێ بکەی لەوانی هەندێ هێزیان مەسەن وەکو هادی عامری و ئەوانی تر بتوانن یان حەزیان لەوە بێ بەشداری لە حکوومەتەکەدا بکەن. باشە دیزاین هەر لە سەرەتای ئەعلانکردنی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە و بەر لەوەش سەدر هەمیشە ئاماژەی بە حکوومەتێکی زۆری داکرد. پێتان وایە دووردەوردە بچێتە ژێڕکێفی حکوومەتێکی تەواافقیەوە لە کاتێک ئایسە وردەوردە هاوپەیمانێتیەکان سەر هەڵدەدەن هاوپەیمانێتیەکان ڕێگەخرێن. ئاعتراف بە حکوومەتێکی تەواافقیەکە ئەوەی ئاخر تویتی مقتەدا سەدر گەر شەوی ڕابردووش کە تویتێکی تری کردووە هەر تاکیدکردنەوەی بۆ حکوومە وەتەنیە لا شەرقیە و لا غەربیەوە ناوی ئەو لایەنانەشی کە وتیوێژی لەگەڵاکردن بە جۆرێک لە جۆرەکان لە عەزم و موسەمیم و دیموقراتی و وەتەنیەش کە مەبەستی یەکێتی نیشتیمانی کوردستان باس ئەمانەشی کردووە کە بەشدار بن لە حکوومەتەکەدا بەڵام ئەو ئەغلەبیەتەی کە باز دەکرێت هێشتا ڕوون نییە ناوەڕۆکەی چی یعنی مقتەدا سەدر ئەو هێزە نییە بەتەنیا خۆی بتوانێت نیوە زائیدەنیەکی هەبێ بتوانێت کابینێکی بە حیزبەکەی خۆی و قوارەکەی خۆی پێک هەربێ ینی جۆرێک لە جۆرەکان سازانیان لەگەڵ پێکاتەکان تر بە بەڵام ئەوەی گرنگە لە ئەم شیعەکانی تر پێداگری لەسەر ئەوە دەکەن کەوا لە ناو ماڵی شیعەدا ئەم نیوە زائیدەنیەکە کۆ بکرێتەوە یعنی 165 زائیدەنیە کۆ بکرێتەوە ئەمجا لەگەڵ پێکاتەکانی تری عێراقدا ئێتیلاف بکەن یعنی ئەو جارێک مەسەن کە حکوومەتیان پێکی نهێشتا وەفدی کوردی لە سلێمانی لە کۆوەدا بنەوان پێویستیان نەبوو حەیدەر عەبادی کابینەکەی خستە دەنگدانەوە. ئەم جارە ئەم دەیەوێ بەدەنگی کورد و سونە ئەمە بکە ینی تەرحێکی لەو پێتان وایە کە ئەوان پشتگیری سەدر بکەن کوردەکان و سونەکان یاخود بێلایانی هەڵبژێرن لەم کاتەیە بۆ کورد وا باشترە کە بێلایانی هەڵبژێرن. بەڵێ ئەوەی کورد و هەردوو هێزەکەش بە تایبەتی لە سەرەتای کۆتایی هاتنی هەڵبژاردن و ڕاگەیاندنی ئاکامە سەرەتایەکانیش ئەوان ویستیان و ئەڕاشیان گەیان کە نایانەوێ ببن بە بەشێک لەم ناکۆکی نێوان شیعە بە شیعە بەڵامەوە سێمان ڕەت بووە لە هەڵبژاردنەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا و عێراق بەرەو ئەوە دەڕواکەوە بکەوێتە وەکو بۆشایی یاسایی و دەستوریەوە ناکرێت تا ڕۆژی ئاخریش مەسەن ئەم ماوە یاری پێ بکرێەوە بخێتە ژێر خواستی هەندێک کەس و لایەنەوە کە لەسەر شتی ئەساسیش نییە ململانەکان لەسەر ئەوەیە کێ بێ بە ڕئیس وزەرا کێ بێ بە فڵانە پۆستی هەبێ خەڵکی عێراق ئەوە گرنگە لێرا بگەم ئەوە گرنگە بە خەڵکی عێراق پۆست و بە شەخسیکردنی ئەم ململانیانە خزمەتی گەلی عێراق ناکە ئەوەی خەڵکی عێراق و خۆپیشاندەرانی عێراق و شەقامی عێراق بە هەموو کارەوە دەخوازیێن جێبەجێکردنی دەستورە حکوومەتێکی ڕەشیدی نیشتیمانیە کە بتوانێت دەوڵەتی مؤسسات دروست بکات بتوانێت خزمەتی گەلی عێراق بتوانێت کە تیرۆر و داعش و ئەوانەیە هێشتۆ بتوانێت محارەبەی گەندەڵی و فەسادی ئیداری بکات کە لە عێراقدا ئەمڕۆ بەداخەوە مەترسیەکەی لە داعش و ئیرهاب زیاتر بووە هەموو ئەمانە ئەرکی ئەم حکوومەتە تازەن کە لەدایک دەبێت لەبەرەوە یعنی لەوانەیە بارودۆخی عێراق تحملی هەندێک ململانیە نەکات لەژێر خواست و ئەهوایی هەندێک کەسایەتی و هەندێک شخصدا کە بێوێ بەرژەوەندەکانی خۆی پارێزی بێوێ بەرژەوەندی حزبی بخاتە سەروی بەرژەوەندی عێراق لەوەی تر شەقامی عێراق و خەڵکی عێراق و بارودۆخی ناسکی عێراقیش تحملی ئاوا ململانیەک نەکات. باشە کاک بورهان بە ئەو پرسیارم لە یاد نەچێت کەوتم سەدر دەچێتە ژێڕکێفی حکوومەتێکی تەواافقیەوە پێتان وایە؟ یعنی نەک ئەو تەواافقیکەوە لە سەدا سەد وەکو شێوازەکەی جاران لەوانەیە بۆ خۆشمان لەگەڵ ئەوەدا نەبین ئەو تەواافقی کە لە
15 ساڵی ڕابردوودا لە عێراقدا بووە شکستی هێناوە ئەو ئاکامەکەیەتی ئەیبین نە کورد ئیسراحەتی لێ کردووە نە سونە کردووی نە شیعەکان کە خۆیان ڕێیز وزەران لەم چەند ساڵەی لە دوای 2023 هەموو سەرۆک وەزیرەکان لە شیعە بوون ئەوان پێش هەموو کەس لە دەست ئەم حکوومەتانە خۆپیشاندانیان کردووە پەلاماری حیزبەکانیان داوەتون تیژی لێکەوتوتە ئەکرێ بە شێوازێکی تر ئەم تەوافقە بکرێت میکانیزم و ئالیەتێکی تری بۆ دابدێت بەو شێوەیەکەوە ئەو تەوافقەی دینیمان بینیمان ئێمە لە ڕابردوودا ڕێکەوتنێکی مەساڵح بوو لە نێوان هەندێک حیزب و لایەنی سیاسیدا وەزیرەکەی تۆ بە ئستیجواب دەکرێ بۆ ئەنجومەنی نوێنەران فراکسیۆنەکەی تر بەرامبەری بە ئەوە ڕێدەکەون لە ژێرەوە دەنگ نادەن بۆی تۆش چاوبروخێن لە وەزیرەکەی من ئەمە بەم شێوە عێراق ناڕوا بڕێەوە ئەمە بنبەستی گەورە بوو کارەساتی گەورەی لێکەوتو ئەبێ ئەم تەوافقە ناوێکی تری لێ بندێ شێوازێکی تر بێ بتوانێت عێراق لەم بنبەستە نەجات بکات چارەسەر بۆ ئەم هەموو قەیرانە گەورە بدۆزێتەوە عێراق قەیرانی زۆر گەورەی لە بنیەوی هەیە کە پێویستی بە هەوڵی گەورە بە قەراری خێرا بە بڕیاری ئازایەنە و زیرەکانە هەیە. پێتان وایە سەدر ئەو کەسە بێت کە بتوانێت قراری ئازایەن و بوێرانە بۆ گەلی عراقی بدا و جیاوازی دەسەڵاتی سەدر چی دەوێت لەگەڵ سەرۆکوەزیرانەکانی پێشووتر دەزانین هەر لە نووری مالیکیەوە لە عەبادیەوە کە یەکێکن لەوانی کە لە ئێستاشدا دیسانەوە بەشداری حکوومەتەکەنەوە ئەمانە تاقی کراونێتەوە لە ڕابردوودا سەدر گەر تاقی بکرێتەوە جیاوازی چێوێت دەسەڵاتەکانی ڕۆڵی بۆ کورد. ئەوەی گرنگە ینی ئەوەی بەس تاقیکراوەوە ئەوەیەکی لە شعارەکانی سەدر بوو خۆپیشاندەرانجیش بوو یان المجرب لا یجرب ئەوەی تاقی کراوەتەوە زیاتر تاقی ناکەینەوە و نامانەوێت لە ڕابردوودا چونکە هەموو ئەوانەی تاقی کرابوونەوە شکستیان هێناوە قراری خۆپیشاندانەکان و شەقامی عێراقی بوو لە ڕابردوودا. سەدر ئێستا واقعێک هاتوتە پێشەوە لە عێراقدا 73 کورسی هێناوە لەناو هەموو هێزە شیعە و سونە و کوردەکاندا یەکەم دەنگی لەم هەڵبژاردنەدا هێناوە ینی ئەو واقعە فەرز دەکات کە ئەو سەرۆک وەزیر دیاریکراوە لە یاسای هەڵبژاردنەکانی 2020دا کە هەموار کرایەوە و گۆڕا ئەو یاسای هەڵبژاردنە ئەڵێ یەکەم لیست کە هەڵبژێرێ یەکەم دەرەچێت لە هەڵبژاردن ئەبێ ئەو تەکلیف بکرێت کابینە پێکبین هەچە دەیسە ئیتاری تەنسیخی نەچوونەتە ژێرباری ئەو قانون و تەفسیری جیاجیان هەیە بۆ ئەو هەر ئەیانوێ بە شێوەکەی جاران کە لە دوای هەڵبژاردن و لە ئەنجومەنی نوێنەرانە کۆمەڵێک فراکسیۆنێکیان دەگرت و ئەغلبیەتیان پێک دێنا بەڵام سەدر هەر زوو وەڵامی ئەمەشی دایەوە وتی من ئەیاد وەختی خۆی ئەیاد علاوی 91 کورسی هێنابوو مالیکی بەوە باسکەم 91 کورسی هێنابوو ئەیاد علاوی مالیکی 89 هێنابوو ئەم حکوومەتی وتی من ئەیاد علاوی نیم من دەنگی یەکەمم هێناوە ئەبێ بواری بدرێتێ سەدر یعنی لە ئێستادا کابینە پێک بێنێ و شەقامی عێراقیش دەنگی داوە. کورد باشترە بێت سەدر بۆ کورد دەکەوێت ئەو ڕێکەوتنانی ئەو شاندێک ئێستا لە بەغدایە یەکێتی و پارتی و ئاستێکی بڵندا لە بەغدای ئەنجامی باشی شاندا دەبێ بە نووسرا و لەسەر ئەساسی دەستوری عێراقمە دەستوریەکمانەیە کە کەس ناتوانێت و هەموو هێزە سیاسەکانی عێراقوە پرۆسی سیاسی عێراق و ئەم هەموو ڕێکارە یاسایانی لەژێر چوارچێوەی ئەو دەستورەدا بەڕێوە دەچێت دەکرێت سەدر و ئەوانەی کە بەشدار دەبن پابند بکرێن کە پابند بن بە دەستورەوە. باشە بە کورتی چاوەڕێی ئەنجامی باش لە وەفدی یەکێتی و پارتی دەکەن لە بەغدا لەم جارەدا بەوەی دڵم خۆشەکەەوە بە یەک شاند چوونەتە بەخ ئەمە بخۆی مەسجێکی بەهێزە بە یەک دەنگی چوون و بارودۆخی عێراقیش دەخوازێتەوە پێکهاتنی خێرا بکرێت. بەڵێ سپاس بۆ بورهان شێخڕۆف چاودێری سیاسی کە میوان مابووی مادوو نەبی.